ئەم دەسەڵاتە بۆگەنە، ئەم دەسەڵاتە گەندەڵە. ئەی ڕوخێنین! گوت بێژن دێ ڕوخێنین، دێ تێک دەین، دێ وێرانکەین، دێ هەنگوو ڕاگرێن. ئەمیش بێژینە هەنگ نەشێن، هەنگ نەشێن، ناتوانن، ناتوانن، ناتوانن. پاککەوتنی دانوستانەکانی پارتی وەکێتی بۆ ماوەی نزیکەی 3 مانگ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی پێش بەڕێوەچوونی هەڵبژاردنەی پەرلەمانی عێراق بە نادیاری هێشتوتەوە. لە کاتێکدا هەردوو حیزب خواستی خۆیان بۆ پێکێنانی پێش بەڕێوەچوونی هەڵبژاردن نیشانداوە. 3 مانگی دیکە هەڵبژاردنەی پەرلەمانی عێراق بەڕێوە دەچێت کە پارتی وەکێتی بەجیا بەشداری تێدا دەکەن و 2 مانگی دیکە بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکات. لە کاتێکدا بەرپرسانی باڵای هەردوولا بەم دوایانە چەندین جار خواستی خۆیان بۆ پێکێنانی کابینەی نوێ پێش بەڕێوەچوونی هەڵبژاردن نیشانداوە. ئێمە دەوامان کرد لە هەموو لایەنەکان ئەوانەی کورسیۆن بەدەستینەوە بێ لە یەک کورسی بگرێتەوە دەگاتە چەند کورسی. فەرمون وەرن بۆ پێکەوە حکوومەتێک تەشکیل بکەین. مەسعود بەرزانی سەرۆکی پارتی ڕۆژی 4 ئاب لە میانەی کۆبوونەوەیەکیدا لەگەڵ کریستیان هۆهمەن باڵێزی ئەڵمانیا لە عێراق خواستی خۆی دووپات کردەوە بۆ پێکێنانی کابینەی نوێ پێش هەڵبژاردن و جەختی کردبەوە دوای کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی پارتی وەکێتی تێگەیشتنی باشتر هەیە بۆ پێکێنانی کابینەی نوێ. هەرچۆنێک بێ من منافسی ڕاست و خۆی کات مەسعود نیم، قەت حەزم لە ئیشەکەی ئەو نییە، قەت حەز ناکەم سەرۆک وەزیران بم. پێشتر باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی بە هەمان شێوە خواستی خۆی بۆ پێکێنانی کابینەی نوێ پێش هەڵبژاردن نیشاندا بوو. سەرەڕای خواستی بەرپرسانی باڵای پارتی وەکێتی لەو بارەیەوە دانوستانەکانی هەردوو لە نزیکەی 3 مانگە وەستان و دیار نییە کەی دەست پێ دەکەنەوە. دوو سەرچاوەی باڵا لە گفتوگۆکانی پێگەێنانی حکوومەت ڕۆژی 10 ئاب بۆ سبەی ئاماژەی بەوەدا هیچ پێشهاتێک لە ئارادانیە بۆ دەستپێکردنەوەی کۆبوونەوەکانی پارتی وەکێتی بە مەبەستی پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێش بەڕێوەچوونی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق. دوایین کۆبوونەوە یەکێتی و پارتی بۆ بەردەوامیدان بە دانوستانەکانیان لەسەر پێکێنانی حکوومەت لە 21 ئایار بەڕێوەچوو پێش ئەوەی دانوستانەکانیان لەو بارەیەوە بوەستێنن کە بڕیار بوو یەکێتی بۆ کۆبوونەوەکانی داهاتوو سوپڕایزی هەبێت. کردووە کە حکوومەتمان ئیعلان کردی ئینشەڵڵا و کاتە ئەبینم کێ کام پۆستەی وەرگرتووە و کێ بۆ کێ وەریگرتووە بەدێکش هەڵێم دڵنیا بن هیچ پۆستێک بۆ من وەرناگیرێت. قوبات تاڵەبانی سەرۆکی شاندی دانوستانکاری یەکێتی ڕۆژی 26 ئایار لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەنووسان ئاماژەی بەوەدا ڕەنگە لە کۆبوونەوەکانی داهاتوودا سوپڕایزیان هەبێت و هەندێک داواکاری دیکەیان هەبێت. لە کۆبوونەوەی 22 ئایار یەکێتی بە فەرمی داوای پۆستی سەرۆکی هەرێم و وەزارەتی ناخۆی خستە بەردەم پارتی. لە کاتێکدا ئەو حیزبە ئەو دوو پۆستە بە پشکی خۆی دادەنێت ئەوەش بە وتەی سەرچاوێکی باڵا لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سبەی. ئەو دوو پۆستا بەشێکن لەو پۆستانەی کە پارتی جەخت لە مانەوەیان لە دەسەڵاتی خۆیدا دەکات و لە دانوستانەکاندا ئامادە نەبووە سازشیان لەسەر بکات. هەردوو حیزب لەو کاتەوە تا ئێستا یەک کۆبوونەوەیان کردووە کە ڕۆژی 4 تەمووز بوو کاتێک لەسەر ئاستی لوتکا کۆبوونەوە بۆ تاوتۆکردنی پرسی موچە و کێشەکانی نێوان هەرێم و بەغداد بەبێ ئەوەی لە ڕاگەندراوی کۆتایی کۆبوونەوەکەدا باسی پێکێنانی حکوومەت بکەن. تا ئێستا پەیوەندی ئێمە و پارتی نەبووە لێمە بە مانشێتی گەورە لەسەرەوە وڵاتانی جیران تەحلیلکەین لە تژیر. سعدی ئەحمەد پیرە و تەبێژی یەکێتی ڕۆژی 30 تەمووز ڕایگەاند تا ئێستا چەندین گەڕی گفتوگۆ و دانوستانیان ئەنجام داوە، چەندین لیژنەیان دروست کردووە، چەندین وەرەقیان ئاڵوگۆڕ کردووە، بەڵام نەیان توانیوە بگەن بە ڕێکەوتنێکی ڕێکوپێک هاوبەشی و هاوسەنگی ڕاستەقینە بێنێتەوە کایە. ئاماژەی بەوەش کردبوو دانوستان واتە پێدانی شتێک لە بەرامبەر بەدەستهێنانی شتێک، بەڵام ئەم چەمکە هێشتا لە لای هەندێک لایەنی سیاسیدا بە ئەنقەس فرامۆش کراوە و گوێی پێنادرێت. نزیکەی 10 مانگ بەسەر ئەنجامدانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستاندا تێپەڕیوە و هێشتا کابینەی نوێ پێک نەهێنراوە. پەرلەمانیش یەک دانیشتنی کردووە و بە پەکخراوەیی ماوەتەوە.